قيل قرآن خويني جن دقري؟ نا والله دو برای خۆم پێم دروست نییە ئەس تو ئافرەتەشی بینی یەکەم شتە دەبوو ئاکتیڤە باشە دووەم شتیش کابرا بە ڕۆژێ لە سمێتە ئێوە جێ ئافرەتەی بگری ئەخات و لایانی ئافت شتا بجرێ وێیانە ینی شتەکە واژ نییە بدات و جێ بگێت و هەزاران پیاوێ دەخێنی ینی لە کورد لە عەرەب لە تورک لە فارس ناکرێت و جێبێ لە ئافرەتەشی بگری دوای لە قورئانێژە زۆر ئەوە نەکرێە لە دینیش دەکە پێ نەدراوە زۆر ئافرەت لۆ ڕەگەزی بەرامبەر وان نییە دەنجا ناسکردنەوەی ئەو بابەتانە زیاتر پێ باش نییە ناوەڵ پێم دروست نییە هەتا پیا هەوی لە جیپیانی لە لافتیافت دەگەوێیانە ئێوەیە ئەی ئەوانەی کار لەسەر و بابەتە دەکەم پێت وانە کە کاریگەری خراپ دەخاتە سەر کلتوری کوردی بەتاکی ئەتو سۆشال میدیا کاریگەریەکی نەرێن دەبی لەسەری ئەتو بەچی باسم کرد ئەتو چەندان کەسی پیاوەیە زۆر قورئان خوێنێ دەتنابینە سەر کەناڵەکەی داینەی بە جوانی بخوێنی بەس ئەتو ئافرەتەشی بینی یەکەم شتە دەبوو ئاکتیڤە باشە دووەم شتیش کابرا بە ڕۆژێ لە سمێتە ئێوە جێ ئافرەتەی بگری ئەخات و لایانی ئافت شتا بجرێ وێیانە ئەو بابەتانەیە زیاتر بۆ وا دەکرێت پێت وایە وەکو گەنجێک کویان چی وا دەکرێت کار لەسەر دەنگی ژن دەکرێت زیاتر بەکارهێنان ئاکتیڤ نەمگۆ هەمووی بەس ناو قالبی ئاکتیڤ زیاتر ئاکتیڤ وارێ وەڵام هەم لۆ قالبی ئاکتیڤیە زیاتر شتەکە ژیانت گوێت لێ بووە کە کەسێک بڵێ وەڵاهی دروستە بڕۆی گوێ لە دەنگی ژن بگری بۆ قورئان نا ئەبەت ئەو سا زیاتر ئەو شتە وا بوو بڕێگەها بە دەرکە دەگەنا ناوەڵە